باس لە یاساکانی بەریتانیا دەکەین بەرامبەر بە کۆچبەران دیارە بەپێی ئەو پرۆژە یاسایی کە دوێنێ یاخود با بڵێن ڕۆژانی تر دەنگی لەسەر دراوە حکوومەتی بەریتانیا لە یاساکانیدا کە تونتری کردوتەوە تێدا هاتووە هەر کۆچبەرێکی نایاسایی بۆ یان هەر کۆچبەرێک بۆ لەمە دوا بنایاسایی بچێتە بەریتانیا ئەوە قبولکراونیە و ڕەوانەی وڵاتی خۆی یاخود وڵاتێکی دیکەی دەکەنەوە و مافی پەنابەرێتی وەرناگرێت. باز لە کاریگەریەکانی ئەم یاسایە و بە دیاریکراوی لە قۆناغی کۆتایی ئەگەری هەیە ئەم یاسایە پەسەند بکرێت لەلایەن حکوومەتی بەریتانیاوە. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز نزار وەیس کە بەڕێزان لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبن. کاک نزار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. دیارە ئەوەی ئاگادارین کە بەریتانیا یاساکانی تونتر کردوتەوە. کاریگەری تونکردنەوەی ئەم یاسایە خود جێبەجێکردنی ئەو یاسایە ئەگەر بێت و لە قۆناغی کۆتایی یاساکە جێبەجێ بکرێت چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت؟ ینی ئێوە بینەرانتان باش ئەلبەتە ئەم یاسایە لەم ڕۆژانەی ئاخیرەوە پەرلەمانی بەریتانیا قبوڵی کردو کردیان بە پرۆژە یاسایە لە نێو سیستمی پەنابەری با بڵێن لە هۆم ئۆفیس کاری پێ بکرێت. ئەلبەتە هەموو جارێکە یاسایەک دەرەکرێت لە دوو سەر شێوازەوە سەرچاوە ئەگرێت. یەکێکیان لە بوارە سیاسیەکەیەوەیە و ئەوی تریشیان لە بواری ڕیفۆرمی سیستمێکی بەڕێوەبردنی ئەو وڵاتەیە. ئەمەی ئەم جارەیان لە بوارە سیاسیەکەیەوە ئەوەیە کە هەڵبژاردنەکان نزیکە بنەوە و وەستانی هاتنی پەنابەری نایاسایی یەکێکە لەو پرۆژانەی کە سەرۆکوەزیرانی ئەم وڵاتە بڕیاری بە دەنگدەرانی و بڕیاری بە خەڵکی ئەم وڵاتەیەوە و هەروەها لەلایەنە سیاسیەکەی تریشەوە ئەوەیە کە زۆربەی ڕاستڕەوەکانی ئەم وڵاتانە بە تایبەتی ڕەگەزپەرستەکانیان ئەو حیزبانەی کە ڕەگەزپەرستن زیاتر هەوڵی ئەیەن کە ئەم کۆچە نایاساییە بوەستێنن. بۆیە زەختێکی زۆر لەسەر سەرۆکوەزیرانی ئەم وڵاتە بوو ئەو بڕیارە دەربکەن و جێبەجێ بکەن و بیخەنە بواری جێبەجێکردنەوە. لە بوارەی ئابوووریەکەشیەوە ئەو ڕۆژانە نزیکەی 6 ملیۆن پاوەند مەسروفاتی ئەو کەسانەیە کە لە ئوتێلەکانە ئەمێننەوە. ئەمەش بارێکی زۆر گرانە لەسەر ئەو کەسانەی کە ئیشەکەن و زەڕیبە ئەیەن بەم وڵاتە. و هەروەها لە بوارە ڕیفۆرمەکەیەوە سیستمی پەنابەری لە وڵاتەیە سیستمێکی زۆر با بڵێن هێواش و تا ڕادەیەک شکاوە ئەیانەوێت ڕیفۆرمێک لەو سیستمەیە بکەنەوە. کاریگەریەکانی ئەم بڕیارەش هەڵبەتە کاریگەریە لەسەر خودی پەنابەرانی نایاسایی کە ئەوەیە پەنابەر بە نایاسایی بێتە ئەم وڵاتەوە بە تاوانبارکردنی پەنابەری نایاسایی بێتە ئەم وڵاتەوە. لەهۆوە کاریگەریەکانی وانە نەهێشتنی کۆچی نایاسایی بۆ خاکی بەریتانیا و هەروەها زیندانیکردنی ئەو کەسانەی کە هێنە ئەم وڵاتەوە بە نایاسایی و بڕیاردانە لەسەر کەیسەکانیان یا داواکاری پەنابەریەکانیان لە وڵاتی بەریتانیا یانە بەڵکو لە وڵاتی سێەم کە ماوەیەکی زۆرە وڵاتی ڕواندایان گشتومڕێکی زۆر هەبوو لەسەر وڵاتی ڕواندا و هەروەها کەمکردنەوەی با بڵێن کانەلێدان کە پێڵێن ئەپیڵ بۆ ئەو کەسانەی کە ڕەفز وەرەگرن لە وڵاتەیە کەمکردنەوەی کاریگەریە ئەو ڕێکارە یاساییە بۆ ئەوەی پرۆژەی ناردنەوەی ئەو کەسانە سەریعتر بن. هەڵبەتە هەموو ئەمانە کاریگەریە لەسەر ژیانی پەنابەران و لەسەر ئەو پەنابەرانەی کە ڕووەکەنە وڵات. بەڵێ کاک نزار دیارە ئەم بڕیارە هێشتادا قۆناغێکی ماوە بۆی کە ئەم پرۆژە یاسایە بە تەواوەتی ببێتە یاسا و جێبەجێ بکرێت. ئەویش دانپێنانیەتی لەلایەن پاشا چارلسی سێم بە بڕوای بەڕێستان ئەگەر بێت و فشارەکان لەلایەن ڕێکخراوەکانەوە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوکات کە ئەمریکاش ڕەخنەی لەم بڕیارە گرتووە ئەم بوونی ئەم ڕەخنانەبوونی ئەم فشارانە کاریگەری دەکات کە جێبەجێکردنی قۆناغەکە یاخود قبولکردنی تەواوی یاساکە نەچێتە نەبێتە بابەتێکی یاسایە و دوجار کاری لەسەر بکرێت. هەڵبەتە هەموو بڕیارێک کە دەرەچێ وەک پێم وتی ئەم وڵاتە دابەش بووە بەسەر دوو بەشە. بەشی چەپ هەیە کە زیاتر میان ڕەون و پشتگیری پەنابەرانەکەن، بەشی ڕاستڕەوەکانیان کە زیاتر تونڕەون و با بڵێن نەتەوە پەرستن کە دژایەتیمانەوەی پەنابەریا قەرارێک لە سوودی پەنابەرانە ئەکرێت. هەڵبەتە ئەم قەرارەش و قەرارەکانی تریش بێبەش نەبووە لەوەی کە تانەی لێ بدرێ لەلایەن ڕێکخراوەکانی مرۆییەوە لەلایەن یاساناسانەوە لەلایەن ئەو کەسانەوە کە زیاتر پشتگیری مافی پەنابەرانە کرد. بەڵام ئەوەی ڕاستی بێ ئەم قەرارە
دەستکاری کراوە دووسێ جار دەستکاری کراوە با بڵێن چەند فەقەرەیەکی تیا بوو لەسەر ئەو مناڵانەی کە هێنە ئەم وڵاتەوە لەسەر ئافرەتی با بڵێن حامیلە کە هێنە ئەم وڵاتەوە زیاتر ناکۆکیەکە لەسەر ئەو کەسانە بوو ئەجینا خودی قەرارەکە زۆر خەڵک دشی نەبوو زیاتر با بڵێن لە ڕۆ مرۆڤایەتیەکەەوە بوو کە ئەو دوو خاڵی تیا بوو ئەمە یەکەم جارە بەڕاستی قەرارێک ئاوا لە بینی هەردوو با بڵێن هاوزب کۆمن و هاوزب لۆردی بەریتانیا کە دوو ڕێچکەی سیستمی سیاسی ئەم وڵاتەن یەکەم جارەکە قەرارێک سێ جار لە بینی ئەو دوو خانووەیە با بڵێن هاتووشۆ بکاکە بە تێرمی کەلیماتی پەرلەمانی خۆیان پێڵێن پینگ پۆنگ یەکەم جارەکە قەرارێک ئەوەنە سێ جار لە بینی ئەو دوو سیستمەیە ئاڵو بۆ بکرێ بەڵام ئەوەی ئاگادار بم کە پاشای ئەم وڵاتە سەرزارێکی کە پیشانیان ناوە دانی پیاناوە ئەوەش ڕوونە بێتەوە لەم چەند سەعاتەیە خیرەوە کە ئەگەر بە تەواوی دانی پیا بێت. باشە کاک نزار هێشتا چۆنێتی جێبەجێکردنی یاساکە و چارەنووسی ئەوانەی کە دەچنە بەریتانیا لەم یاسایەدا ڕوون نەکراوەتەوە چۆن مامەڵە لەگەڵم بارودۆخە دەکرێت؟ ئەلبەتە لە ناو یاساکەیە تەمەن کە یاسایەک دەرەچێت هەموو فەقەرەکانی هەموو بورگەکانی ڕوو نەکرێتەوە نەک ئەوە بێ کە یاسایەک ڕوون نەکرێتەوە بۆ خەڵک بە تەواوەتی ڕوون کراوەتەوە بە تەواوەتی وەک پێم وتی چەندین مانگە ئیشی لەسەر ئەکرێت هەڵبەتە ئەمەش هەموو ئەو فەشەل و هەموو ئەو هەڵانە بوو کە لە چەند ساڵی ڕابردووە لە سیستمی پەنابەریە هەبوو هەتاوەکو کارگەشت ئەمەی ئەم قەرارە دەرکەن و ئەگەر بێت و بە تەواوی جێگیر بێ بڵێ ئیش پێکردن پێی لە سەرەتاوە زەحمەتە بێت چونکە ڕێگای کۆچ هەروە ئاسان نییە بە قەرارێک ڕێگری لە ڕێگای کۆچ بکرێت ئەو ئەنجامەکانی ئەنجامی کارپێکردن پێی لە ماوەیەکی ئایندەیە دەرەکەوێت. باشە کاک نزار دیارە پرۆژە یاساکە دەکرێت بڵێ ئەو کەسانش لە خۆ دەکرێت کە بۆ بە جۆرێک لە جۆرەکان بۆ مامەڵەی بازرگانی یاخود مامەڵەکردن بە مرۆڤەوە یاخود کۆیلایەتی تەواوی ئەم بابەتانش لە خۆ دەکرێت بۆ گەڕانەوەی ئەو پەنابرانە؟ بۆی هەموو یاسایەکە لەم وڵاتەیە دەرەچێت بەشێکی پێڵێن پرۆڤیژن و بەشێکی تریشی هەیە پێڵێن ئەکسەپشن با بڵێن بە کوردیەکەی خۆمان بەشێک لە یاساکان ئەو شتانە ئەگرێتەوە و بێجگە لەو شتانەی کرد بەڵێ بازرگانیکردن بە مرۆڤ چکە هەتا ئەم سەردەمەش بەڕاستی لە نێوان قەومەکانی ترە وڵاتە ئەوروپیە شەقیەکانی ترە چەندین جار خەڵکان ئەگیرێن کە بازرگانی بە مرۆڤەوەکەن کە پێڵێن مۆدرن سلەیڤری کۆیلایەتی سەردەمیانە کە زۆربەیان ئافرەتنیان هێنە ئەم وڵاتەوە بۆ کاری با بڵێن پارەپەیاکردن بە شێوازێک لە شێوازە نایاساییەکان ئەوەش هۆکارێکی ترە کە ئەم قەرارەیان دەرکرد بەڵێ لەو قەرارەیە هەموو ئەو فەقەرانەی تێ. باشە کاک نزارچی تایبەت بۆ کۆچبەرانە یاخود بەو کەسانی کە لە خوار تەمەنی 18 ساڵەوەن کە ڕوو دەکەنە وڵاتەیە خود لە وڵاتن لەم حاڵەتەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانەدا دەکرێت لە کاتێکا کەسێکی پێگەیشتوونی نەڕووی یاساییەوە وەک ئەوەی پێمتی لە سەرەتاوە مشت و مڕ لەسەر ئەو قەرارە کە کرا ئەوەی کە زۆربەی لە ئەندامانی هاوزب لۆرد و هاوزب کۆمن کە ناڕازی بوون کێشەکەیان لەسەر ئەوە بوو ئەو مناڵانەی ئەو کەسانەی کە نەگەشتونەتە تەمەنی 18 ساڵی کە بە مناڵ حسابەکرێن و هەروەها ئەو ئافرەتانەی کە با بڵێن مناڵی وردیان پێ یا حامیلەن کێشەکە لەسەر ئەوانە بوو ئەو مشتومڕانە بوو پێم وا بێت چاکردنیان کردووە لەو دوو فەقەرەیە وەزائیدەن فەقەرەی ئەوی تریش کە پێشووتر باسمان کرد ئەو کەسانەی کە کۆیلایەتیان پێوە پێ با بڵێن کۆیلایەتی سەردەم لەژێر دەسەڵاتی چەند با بڵێن گانگێکایەنە ئەم وڵاتەوە پارەیان پێپەیاکەن ئەو سێ بەشە ئیشی لەسەر کراوە ئەمێند کراوە دەستکاری کراوە پێم وابێ تعاملکردن لەسەر ئەو لەگەڵ ئەو کەسانەیە ئەوەی هەتاوەکو ئێستا ئاشکرا بێ ئەبێ شوێنێکی ئەمینیان بۆ دابین بکرێت نابێت وەک ئەوانی تر تعاملیان لەگەڵا بکرێت. باشە کاک نزار هەڵبەتە مانگی ڕابردوو پلانی نردنی کۆچبەران بۆ ڕوەندا لەلایەن دادگای پێداچوونەوە بە نایاسایی لە قەڵمدرا بەڵام حکومەت سوورە لەسەر جێبەجێکردنی پلانەکەی دەکرێت بڵێن ئەگەر بێت و جارێکی ئەنی ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە بە کردداری کاری لەسەر بکرێت کۆچبەران ڕەوانەی ڕواندا دەکرێن یاخود وڵاتی سێ یاخود دەکرێت ئارزومەندانە بێ گەڕانەوەیان بۆ وڵاتەکەی خۆیان.
هەڵبەتە پرۆسەی نردنی پەنابەران بۆ ڕواندا پرۆسەیەکی زۆر ئاڵۆز بوو، هەر لە سەرەتاوە پرۆسەیەکی زۆر ئاڵۆز بوو. خودی خۆم هەموو پارێزەرێک هەموو چالاکوانێک بۆ مافک پەنابەران چەندین جار ڕوبەڕووی ئەو قەرارە بووینەتەوە. هەتا ئێستاش ڕواندا کە ڕوون نییە خەڵک بنێرنیان نا، بەڵام حکوومەت سوورە لەسەر ئەوەی کە بیان نێرێ و نردنیان لە بۆ ڕواندا بەشێکە لەم قەرارە تازەی کە دەرچووە. ئەوەش ئەکەوێتەوە سەر چۆیسی خەڵکەکان. پێم وایە بێناردنەوە بۆ وڵاتی خۆ هەچ کاتێ داوا بکەیت کەس ڕێگری و لێ ناکا مافێکی یاسایی خۆتە کە بڕۆیتەوە بۆ ئەو وڵاتی کە لێوەی هاتووی. بەڵام ئەمان ئەگەر داوای پەنابەری بکەیت یەکێک لە مەرجەکانی ئەم قەرارە تازەیە ئەوەیە کە داوای پەنابەریەکە و لەم وڵاتەیە یەکلایی ناکرێتەوە، ئەبێ بچی بۆ وڵاتی سێهەم و لە وڵاتی سێهەمیش ئەوان ئێستاژە مشتومڕی ڕواندایان هەیە. ئەگەر لە وڵاتە قەراری لەسەر بدرێ مەجای ئەوە پێنایان بیتەوە بە بەریتانیا و لە بەریتانیاە ژیان دابین بکەیت یا لە دائایندەیە با بڵێن ڕەگەزنامە و پاسپۆرتی ئەم وڵاتە بەدەست بێنی. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ نزار وەیس کە بەڕێزیان وەکو پارێزەر ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە بێربنکامەوە لە گەڵمان بوون. دووبارە سپاس بۆ بەڕێستان.